بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پراچۆنی ئەم جارم تایبەتە لەسەر چۆنیەتی سیاسەتکردنی کۆمەڵی ئیسلامی بە تایبەتی چۆنیەتی سیاسەتکردنی لە هەڵوێستەکانی 4 ساڵی ڕابردووی واروەها دیارە هەموو حزبێکی سیاسی هۆڵێکی تایبەت بە کۆبوونەوەی سەرکردایەتی یا مەکتەبی سیاسی و حزبە هەیە کە شنوکەوی بابەتەکانی تێدا ئەنجام دەدرێت. ئێرەش شوێنی کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامیە کە تێیدا پرسە گرنگەکان شنوکەو دەکەن. لێرەوە هەموو ئەو پرسانە تاوتوێ دەکرێن و سیاست و بڕیارێکی گونجاویان تێدا دەردەکەن بۆی کە ئاڕاستەی ناوەندەکانی تایبەت بە کۆمەڵی ئیسلامی بکرێت چە بۆ ناوخۆ و چە بۆ خەڵکانی کۆمەڵی ئیسلامی کە لە ناو دەستگا حکومیەکان و پەرلەمانیەکاندا هەن. بۆیە بە دوواداچوونی ئەم جارم تایبەتە لەسەر سیاسەتی کۆمەڵی ئیسلامی بە تایبەتی دید و تێڕوانینی ئەم حیزبە بۆ ناوەندە حکومیەکان و بۆ پەرلەمان و حکوومەتە خۆجێیەکان لەگەڵمان بن. کۆمەڵی ئیسلامی کوردستان وەک پارتێکی سیاسی ئیسلامی لە کوردستان پرسە گرنگ و استراتیژیەکان لەسەر ئاستی هەرێم و ناوچەکە لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی سەرکردایەتی تاوتوێ دەکات. لە کۆبوونەوەی ئەنجومەنی سیاسی بڕیار و ڕاستپاردە و هەڵوێستی خۆی لەسەر ئەو بابەتانە دەخاتە ڕوو. ئەنجومەنی سەرکردایەتی پێک هاتووە لە 3 بەش: ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوە، ئەنجومەنی بەڕێوەبردن و بانگەواز، ئەنجومەنی سیاسی کە پێک هاتوون لە 36 ئەندام و ئەمیری کۆمەڵی ئیسلامیش تێیدا بەشدارە. لە ماوەی 4 ساڵی ڕابردوو هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی سەنگ و قورسایی تایبەتیان هەبووە. لەو ڕووەوە کە کۆمەڵی ئیسلامی 3 کورسی لە ئەنجومەنی نوێنەران و 6 کورسی لە پەرلەمانی کوردستان هەبووە و بە 1 وەزیر و 2 سەرۆکی دەستەش بەشداری لە کابینەی هەشتم کردووە. بەڵام سەنگ و قەبارەی هەڵوێستەکانی لە قەبارەی ڕێژەی نوێنەرانی گەورەتر بووە. بەپی بە دوواداچوونەکان کۆمەڵی ئیسلامی چەندین بنەمایستەرەکی کردووە تا بنچینەی دەربڕینی هەڵوێستەکانی. بۆ پێی ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی گشتگیرە و هەموو ژیانی مرۆڤی گرتووەتەوە. بەرنامەی ڕێخستنی ژیانە بەگشتی بۆیە لە کاتی ممارەسەکردنی کاری سیاسی خۆی کۆمەڵ هیچ کاتێک دەستبەرداری بنەماکانی کاری ئیسلامی و بیر و باوەڕی خۆی نەبووە لە پێناو دەستخستنی مەرامی سیاسی و بەرژەوەندی مادی و حزبی و شەخسیدا. هەڵوێستەکانی ئەم حزبە لە ڕووی بەرژەوەندی خەڵک و هاوڵاتیان بەگشتی ڕنگدانەوەی لەسەر پەرلەمانتارانی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پەرلەمانی کوردستان و نوێنەرەکانی لە کابینەی هەشتم و حکوومەتە خۆجیەکان هەبووە و باوەڕی کۆمەڵی ئیسلامی ژوایە کە هیچ کات هەڵوێست و بنەماکانی کاری خۆی ناکاتە قوربانی پەیوەندیە سیاسیەکانی لەگەڵ لایەنەکانی تردا. لەو پێناوەشدا باجی سیاسی و دارایی داوە. زۆر سپاس بۆ دەرفەتە. لێوە دەست پێکەم دیارە 4 ساڵی ڕابردوو بۆ کۆمەڵی ئیسلامی ئەگەرچی ئێستا لای شەقام ڕێز و احترامێکی تایبەتتان هەبێت لە بەرەوەی کە بڕیار و هەڵوێستەکانتان بەدڵی شەقامە، بەڵام ڕەنگە 4 ساڵێکی سەختان تێپەڕ کرد بێت. بە تایبەت هەندێک وێستگەی تایبەت هەمون لەم 4 ساڵایەوە چۆن بڕیارتان لەسەر دەداوە، چۆن سیاستتان دەکرد کە جیاوازیەکی تایبەتمەندتان هەبوو. بسم الله الرحمن الرحیم. زۆر سپاس کاک جەلال. ئێمە یعنی ئەگەر باس لە 4 ساڵی ڕابردووی دۆخی سیاسی هەرێمی کوردستان و ئەو بەریەکەوتنە سیاسی و ئەو دۆخە خراپەی هەرێمی کوردستان بکەین، من پێم وایە کۆمەڵە مەحەڵتە نێنی هەرگیز لەبیر ناچنەوە لە هەرێمی کوردستان. بەداخەوە بەرەنجامی حکومڕانی خراپەکەی هەردوو پارتی دەستەڵاتدار لە هەرێمی کوردستان لەم 4 ساڵە لە هەموو قۆناغەکان زیاتر بەرەنجام و دەرەنجامەکەی دەرکەوت و زیاتر ئەو نەتائیجە خراپانەی حکومڕانێتی ئەوان لە هەرێمی کوردستان لەسەر ئەرزی واقع دەرکەوت و هاوڵاتیانی هەرێمی کوردستان تێگەیشتن کە چەند خراپ بناغی حکومڕانی لە هەرێمی کوردستان دانراوە. ئێمە بێ بگەڕینەوە سەر پێش ئەم 4 ساڵە بگەڕینەوە بێنەی قۆناغی پێش ئەم 4 ساڵە کە ئەو قۆناغە بوو کە ئێمە ئیعلانمان کرد کەوەکو هێزێکی ئۆپۆزیسیۆن لە ساحەکەدا کارکی و لەگەڵ 2 هێزی تر خۆتە زانی لەو قۆناغە بەری ئۆپۆزیسیۆنمان پێکێنە.
بەرەی ئۆپۆزیسیۆن ئەگرێت دوو سیمەتی تایبەتی هەبێ. یەکەم ینی بۆ هاوڵاتی بەرێک بوو کە هوشیارەیەکی گەورەی سیاسی لە هەرێمی کوردستان بەرپا بوو و پەرلەمانی کوردستانی کردە دامەزراوەیەکی کارە کە سێ هێزی ئۆپۆزیسیۆن تێیدا کارەکانی خۆیان کرد. سیمەتی دووەمی ئەو تایبەتمەندیە دەرکەوتنی ئەو پاکێجانە بوو کە پاکێجەکانی ئۆپۆزیسیۆن بوون وە بناغەی حکومڕانیەکی ڕەشید و ڕاست بوون لە هەرێمی کوردستان کە لەو قۆناغە هێزەکانی ئۆپۆزیسیۆن ئامادەیان کرد و تەبەنیان کرد و کردیان بە بناغی ئەو گفتوگویانی کە لە دوای هەفتەی شوڵات دەستی پێ کرد. ئێمە کە چووینە ناو حکوومەتیش و ئەو کاتش کە بڕیارماندا بەشداری لە حکوومەتی بنکە فراوانی هەرێمی کوردستان بکەین لەسەر ئەو بنەمایانە چووینە حکوومەت و پێمان وابوو کە ئەبێ ئەساسی حکومڕانی لە هەرێمی کوردستان ڕاست بکرێتەوە و دەبێت فعلەن بگەڕێینە سەر ئەوەی کە ئەم هێزانە بەیەکەوە بناغەی بە دامەزراوەی کردن و هەم بە نیشتیمانیکردنی دامەزراوەکانیش دابڕێژین و دەستپێکی شەراکەتێکی ڕاستەقینە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان دروست بێ و قۆناغی چاکسازی فعلی لە هەرێمی کوردستان دەست پێ بکرێ و تەرفتێک نەمێنێتەوە هەم بۆ گەندەڵی و هەم بۆ گەندەڵکاران و ئەمە بم وەرەقەیەوە چوینە حکوومەت بەداخەوە تێگەیشتین کە نیەتی حکومڕانان لە هەرێمی کوردستان و بە دیاریکراوی هەردوو هێزی دەستەڵاتدار یا بڕیار بەدەست لە هەرێمی کوردستان ئەوە نەبوو کە دامەزراوەکان بکەن بە دامەزراوەی نیشتیمانی و ئەوە نەبوو کە دامەزراوەکان کارا بکەن و تەفعیلی بکەن و نیەتی ئەوان ئەوە نەبوو کە چاکسازی دەست پێ بکرێ و نیەتی ئەوان ئەوە نەبوو کە گەندەڵی ڕیشە چێژ بکرێت لە هەرێمی کوردستان بگرێنێتی ئەوان ئەوە بوو کە شەریکیان لەو پرۆسەیە بۆ دروست بێ و هێزەکانی کەش بکەن بە شەریکی خۆیان لەو حکومڕانی لار و لوێرەدەی کە لە هەرێمی کوردستان هەیە. من بگەڕێمەوە سەر ینی خاڵی یەکەم ئێمە ئاوا بەشداری حکوومەتمان کرد وا چوینە ناو ئەو حکوومەتەوە بۆیە لە یەکەمین ئیمتیحانی هێزە سیاسیەکاندا و یەکەم وێزگەی ئەم قۆناغە ئەو وێزگەیە بوو کە پەرلەمانی کوردستان کەوتە بەردەم دوڕیانی ئەوەی ئایا چاوپۆشی لە پرسێکی گەورەی وەکو پرسی سەرۆکایەتی هەرێم بکات کاتێک ویلایەتی سەرۆکی هەرێم کۆتایی دێ یا بە شێوەیەکی یاساییانە مامەڵە بکە و پەرلەمانی کوردستان وەک دامەزراوەیەکی شەرعی نیشتیمانی هەڵبژێردرا و یاسایی ڕۆڵی خۆی ببینێ. خۆتە زانی لەوەدا پشکی گەورە بەر کۆمەڵی ئیسلامیەکەوێت بۆی کە کۆمەڵی ئیسلامی جگەلەوەی فراکسیۆنێکی هەیە لە پەرلەمانی کوردستان هاوکات سکرتێری پەرلەمانی کوردستانیش لای کۆمەڵی ئیسلامی ئێمە ینی باش لەوە تێگەیشتوین کە پەیوەندیە سیاسیەکانمان لەگەڵ هیچ هێزێکی سیاسی وامان لێ ناکە کە چاوپۆشی لەوە بکەین دامەزراوەیەکی شەرعی نیشتیمانی ڕۆڵی خۆی نەبینێ. بۆ یەکەمین مەحەطەی کە من پێم وایە تاقیکردنەوەی یەکەمی هێزە سیاسیەکان و بە دیاریکراوە ئەو پێنج هێزەی ئەوە بوو کە پێیانڵن پێنج هێزە سەرچێکەکەی هەرێمی کوردستان و کە حکوومەتی بنکە فراوانیان پێکهێنا بوو لەوێ تاقیکردنەوەی یەکەم دەستی پێکرد. سیاسەتی کۆمەڵی ئیسلامی ئەوە بوو ڕێکڕاتچاوی لەوە بوو کە پەرلەمان ڕۆڵی خۆی ببینێ بە تایبەتی لە دۆسی سەرۆکایەتی هەرێم بزەپەت پەرلەمان ڕۆڵی خۆی ببینێ و سەرۆکی سکرتێری پەرلەمانی کوردستان وەکو سکرتێری پەرلەمانی کوردستان کاری خۆی بکە وا کاری کرد فراکسیۆنەکەشی وا کار بکە کە ئەو پەرلەمانە بتوانێت وەک دامەزراوەیەکی شەرعی نیشتیمانی هەڵبژێردراو کە نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵک و هاوڵاتی لای پەرلەمانی کوردستانە ئەو پەرلەمانە بتوانێت بە شێوەیەکی یاسایی مامەڵە لەگەڵ ئەو پرسە بکە. کاکسۆران زۆر سپاس بۆ دەرفەتە. ئێوەکو فراکسیۆنی کۆمەڵ لەناو پەرلەمانی کوردستاندا لە 4 ساڵی ڕابردوو کە ڕێژەتان دیارە 6 ئەندامی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بوون. ئەو هەڵوێستانەی کە هەتان بوو بە تایبەتی لە دۆسی سەرۆکایەتی هەرێمەوە کە دەستی پێکرد کاراکردنەوەی پەرلەمان داخستنی پەرلەمان ئەمانە ئێوە چۆن سیاستتان دەکرد چۆن هەڵوێستەکانتان دەنواند ئایا تا چەندە ئەم هەڵوێستانە لە ئاڕاستی سیاسەتی حزبیشەوە پێتان دەگەشت هەڵوێستان دەردەبڕی؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئێمە
ئەو 4 ساڵی کە لە پەرلەمانی کوردستان کارمان کردووە لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەڕاستیە سەرۆکی فراکسیۆن و سکرتێری پەرلەمان کە بۆ یەکەم جار بووە لە مێژووی ئیسلامیەکانە لە سێ سەرۆکایەتێکە پۆستێک وەربگرین و لە لیژنە پەیوەندیدارەکانیش سەرۆکی لیژنەی مافەکانی مرۆڤمان وەرگرتووە لەگەڵ جێگیری لیژنەی ئەوقاف و بەشداریمان لە لیژنەکانی ترا هەر یەکێکمان لە 2 لیژنە بەشدار بووین بۆی لە زۆرترین لیژنە بەشداریمان هەبێ زۆرترین تەواجودمان هەبووە لە ناو کارە پەرلەمانیەکان لەگەڵ فراکسیۆنەکانی تر و سیاسەتی کارکردنمان لە کارنامەی لیستی کۆمەڵی ئیسلامی بۆ بانگەشەی ساڵی 2013 دەرێناوە و ئەگەر ئەوانەی کە دێن بە دوواداچوونەکەن بۆ بەڵێنی لیستەکان لە پێش هەڵبژاردن و لە دوای هەڵبژاردن ئێمە توانین ڕووسورانە بینە دەرەوە لەو بەڵێنانەی کە دابوومان بە خەڵکی کوردستان ئەگەر زیاترمان نەکرد بێ کەمترمان نەکردووە کۆمەڵی ئیسلامی دەستکراوی کردوین هێڵە گشتیەکانی بۆ دیاری کردوین و جۆرێک لە ئازادیشی پێبەخشیوین کە توانیومانە لە کارەکانمانە ئەوەی سپاتکەین هەندێک جار ڕەنگە پێچەوانەی بیرروبۆچوونی هەندێک لە ناو حیزبیش لێدوان و کارمان کردبێ تەنها لەبەرەوەی کە ئەمە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بووە و لە پێناوی خەڵکا بووە بەرژەوەندی حیزبی خۆمان لەم خولەی پەرلەمانی کوردستان زۆر بەڕوونی خستە بەردەم مەترسی گەورە لە پێناوی ئەوەی کە باوەڕمان پێی بوو بۆ بەرەنگاربوونەوەی ستەم داکۆکی لە ستەم لێکراو تووشی فشار بووین تووشی پەلامار بووین تووشی چەندین ناوزەڕاندن و تۆمەت بووین تەنها لەبەرەوەی پشتی خەڵکمان بەرنادا لە هەر یەکێک لەو قۆناغانی کە لەم خولەی پەرلەمانی کوردستانە قۆناغی هەستیار هاتۆتە پێش لە پرسی سەرۆکایەتی لە قەیرانەکان لە ڕێگری لە سەرۆکی پەرلەمان و ڕێگری لە ئێمە و لە داخستنی پەرلەمان و تەنانەت کاراکردنەوەشی لە هەموو ئەمانە ئێمە ئەگەر بەرەی خەڵکمان نەگرتایە وەک هەندێک حیزب و لایەنی تر بە جۆرێکی تر مامەڵەمان لەگەڵەکرا تۆمەتی تیرۆر و سیناریۆی تەقینەوە و ئەوانەمان بۆ دانا ئەندرا ئەوان هەموو پەیوەست بوون بە سیاسەتی کاری ئێوە بە دڵنیاییەوە هەموو ئەوەی بەرامبەرمان کرا لە دەستبردن بۆ خەڵکی ئێمە لە تۆمەتی ناڕەوا دروستکردن بۆ کادیرانی کۆمەڵی ئیسلامی و تەنانەت بۆ خۆشمان وەک پەرلەمانتارەوەی کە بەرامبەرمان کرا و توانیبێتیان درێغیان نەکردووە هەمووی لە بەرامبەر چیا بووە لە بەرامبەر ئەوە بووە کە ئێوە بۆ ئەم هەڵوێستەتانە ئەگەر ئەم هەڵوێستەتان نەبووایە ئێمە هەڵوێستی ترمان بەرامبەرتانە بوو ئەمەش لە بەرژەوەندی حیزبی خۆمان بواە وەکو خەڵکی تر تووشی قەیرانی جۆرا و جۆر نەبووین لە ناوخۆی حیزب بەدەست نەبوونیەوە بەڵام لە کاتێکە خەڵکی کوردستان بەدەستی ئەم دەسەڵاتە سزادراوە ئێمە نەچوین ئیمتیازی لێوەرگرین لە بەرامبەرا بێدەنگ بین یاخود لە بەرامبەرا پینە و پەڕۆی هەڵەو کەم و کوڕیەکانیان بکەین یان شوێنیان کەوین بەبێ حساب و کتاب تەنها لەبەرەوەی پێمان بڵێن ئەمانە باشتر بیرەکەنەوە یا ئەمانە سیاست باشترەکەن تومان ئێمە لەگەڵ خەڵکی کوردستانین کاتێک خەڵک برسی بێ بچەوسێنرێتەوە ناکرێمە بێدەنگ بین و ناکرێ بێ هەڵوێزمی بەڵام ڕەنگەوە پرسیارە بکرێت بۆ سیاسەتەی کێوە کردان بە 6 پەرلەمانتارەوە چیتان پێ دەکرێت یا چیتان پێکرا دەربڕینی هەڵوێست هەبوونی هەڵوێست لە بەرامبەر کاری ناشایستە و ناڕەوا و لە بەرامبەر ستەمکاریا پەیوەندی بەوە نییە تۆ چەنی دیاچیت پێکرێ خۆ ئەگەر وا بێ کە تۆ بەتەنهایت و یاکەمی هیچت پێ ناکرێ ئەوە لە مێژووە تەماشا بکەی هەڵوێست تۆمار ناکرا هەر کەسەوی من کەم و چی بکەم لەم ستەمکار و فیرعونانە ئەوە مێژوی پێغەمبەران وانە ئاهات بە تاقی تەنیا بەرامبەر زوڵم مستەمی فیرعونێک وەستا بنەوە بە تەنیاش بوون یا کەسانێکی کەمیان لەگەڵ بووە ئەمە وا ناکا ئێمە بڵین مادام کەمین ڕەنگە ئەم ستەمەمان پێلا نەبرێ با بدۆڕین یا بۆ لەگەڵیان ڕێنەکەوین لانی کەم لە سایەیە بژین نەخێر ئێمە بەرەی خەڵکمان هەڵبژاردووە نەمانوتوە کەمین خەڵکی کوردستان بۆ ساڵی 2013 لە کۆی 100 کەس
94 کەس دەنگی داوە بە ئێمە، بەڵام داکۆکیمان لە هەر سەتەکەی کردووە. ئەوانەی ئێمە کردومانە بۆ خەڵکی کۆمەڵ نەبووە، بۆ خەڵکێک بۆ کە لە وڵاتە ئەژی هەر ئینتیمایەکی حیزبی و سیاسی و ئایدۆلۆژیشی هەبوو بێ. هیچ کاتێ ئێمە جیاوازیمان نەکردووە لەوەی کە ئەم داخوازیە هیچەیە یا هیچ چین و توێژێکە یا سوودمەند کێیە لی. زەرمەند خۆمان بووین لە هەڵوێستەکە، بەڵام دوجار سەرمان بەرزە ڕووسورین بەوەی کە لەگەڵ خەڵکی خۆمانی. سیاسەتی ئێوە ئاڕاستەکردنی بە تایبەتی فراکسیۆنەکەتان لە بەغدا، چونکە ڕەنگە چەند ساڵی ڕابردوو بە تایبەتیم 2-3 ساڵی ڕابردوو ناکۆکیەکانی نێوان هەرێم و بەغدا تایبەتمەندیەکی جیاوازیان هەبوو لەو ناکۆکیانەی کە لە ساڵانی ڕابردوودا هەبوو و بە تایبەتی زوومێکی زۆریش لەسەر هەندێک لە پەرلەمانتارەکانیەوە هەبوو لە بەغدا، بە تایبەت کە قەزیی دارایی لە ئارادا هەبوو و خۆشتان وەکو کۆمەڵ ئیسلامی دیارە سەردانێکی تایبەتان لەگەڵ فەرەس ئابادیە هەبوو لەگەڵ دوولایەنە سیاسەکەی تر. چۆن سیاستتان لەگەڵ بەغدا دەکرد بە تایبەتی لەگەڵ فراکسیۆنەکەتان؟ مەسلەی پەیوەندی لەگەڵ بەغدا بابەتێکی یەکجار هەستیارەوە، ینی ئێستا پێویستی بە ڕاستکردنەوەی و ئێستا دەرەنجامەکانی دەرکەوتووە. لە هەرێمی کوردستاندا ئێمە بەشی گەورەی ئەو باجانەی ئێستا دەین باجی پەیوەندی نادروستە لەگەڵ بەغداوە، باجی خراپی مامەڵەکردنە لەگەڵ بەغدا دووسەرە تەمان بەغداش لەگەڵ هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان هەر لە سەرەتاوەکو چۆن لەگەڵ هاوڵاتیانی خۆی لە هەرێمی کوردستان شەفاف نەبوو، لەگەڵ بەغدا شەفاف نەبوو. وەک چۆن نەیوی سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان بخاتە بەردەستی هاوڵاتیانی خۆی و هاونیشتیمانیانی و نەیتوانی تەمەن لەگەڵ بەغداش ئەمەی نەکرد. هەرێمی کوردستان وەکو چۆن بڕیار بەدەستانی هەرێمی کوردستان نەیانتوانی لە شێوەی خەرجی داهاتەکانیان لە هەرێمی کوردستان دادگەر بن، نەیانتوانی ئەم شێوازی خەرجیانش بخەنە بەردەستی بەغدا. هەرێمی کوردستان وەکو چۆن نەیتوانی لە گرێبەستە نەوتیەکانی لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لەگەڵ پەرلەمانەکەی خۆی شەفاف بێ و ئەو گرێبەستی نەوتیانە بخاتە بەردەستی ڕای گشتی و بیخاتە بەردەستی لانیکەم پەرلەمانتاران، لانیکەم لیژنەمەعنیەکانی پەرلەمان لەگەڵ بەغداش نەیتوانی و مەبوو بە سەرەتای دەستپێکی ئەو قەیرانە سەختە دارایی کە کەوتە سەر هەرێمی کوردستان. ئێمە زۆر جار وتومان ئەم قەیرانە قەیرانێکی دەستکردە، لە دووڕۆوە دەستکردە قەیرانی هەرێمی کوردستان، قەیرانی دارایی هەرێمی کوردستان لە ڕووکە لەو یەکەم کە دەستکردە لەو ڕۆ دەستکردە کە بڕیار بەدەستانی هەرێمی کوردستان و حکومڕانانی هەرێمی کوردستان ئەوەندەی کە داهاتی هەرێمی کوردستان بۆ خۆیان و بۆ حیزبەکانیان و بۆ خزمە نزیکەکانیان ویستووە، هێندە بۆ خەڵک و هاوڵاتیان نەیان ویستووە. ئەو کاتەوە بە شەکەمەی کە ماوەتەوە بەشی هاوڵاتیان و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی نەکردووە. لەو ڕۆژەوە دەستکردە ئەوانن ئیعلانی سیاسەتی سربەخۆیی ئابووری هەرێمی کوردستانیان کرد و ئابووری هەرێمی کوردستانیان دابڕی لە ئابووری ناوەندەوە و ئەو کاتەی کە هەرێمی کوردستان تەمەن ئەو سیاسەتە شکست خواردووی ئابووری سربەخۆ ئەو بەرەنجامەی بە دوای خۆی داهێنا، بەرەنجامی قەراری هەڵی ئەوان. لەبەرەوە لەو هەردوو ڕۆاتوانین ئێمە بە دروستی بڵین ئەمەی کە لە هەرێمی کوردستان بوو قەیرانێکی دارایی دەستکرد بوو کە باجەکەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دایان ئەو بەشە پەیوەندی ڕێک پەیوەندی بە شێوەی مامەڵەیە لەگەڵ بەغدا لە هەرێمی کوردستان. ئێمە لە بەغدا ویستمان ئەو ڕاستکەینەوە. بۆیە من ئەگەر بە دوو دێر وەڵامی پرسیارەکەی تۆ بدەمەوە، یەک ئێمە ویستمانە لە بەغدا فراکسیۆنی ئێمە لەگەڵ هاوکارەکانیان لە فراکسیۆنەکانی کە ئەوانەی کە وەکو زۆر جارێمە شکێمە پێمان وایە دۆخی هەرێمی کوردستان وەکو هەندێک لەو لایەنانە بیر ناکەینەوە کە هێزی وا هەیە بەتەنها پێی وایە پێی چارەسەرەکرێ. ئێمە باوەڕمان بۆی وەکو کۆمەڵی ئیسلامی هەموو ئەو هێزانەی وەک یەک بیرەکەینەوە، هەموو ئەو هێزانی کە ئەمانەوێت چاکسازی ڕیشەی بکرێن، هەموو ئەو هێزانی کە ئەیانەوێت ڕوبەڕووی گەندەڵی ببنەوە، وەکو چۆن ئێمە لە ڕابردوودا بێسەڵمینەوە مامەڵەمان لەگەڵ ئەو هێزانە کردو کە هاو ڕابووین و هاو بۆچوون بووین بۆ چارەسەری کێشەکان لە داهاتووشدا باوەڕمان وایە. لەوێ کارمان لەسەرەوە کردووە پێکەوە بەرگری لە ئامانجنەتەوە یەکانمان بکەین، پێکەوە ئامانجنەتەوە یەکان کە هەرێمی کوردستان کاری بۆ کردو قوربانی داوە بیپارێزین. دوو ئەوەی پەیوەست بووە بە پشکی کورد لە بودجە و شێوەی حکومڕانیکردنی عێراق
فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەوێش هەڵوێستی دروستی بووە بۆ ئەمەش ئێمە ئەتوانین دەیەها نمونە بێنینەوە بەو پێی کە بڕیاردەری لیژنەی دارایی و پێی کۆمەڵ نوێنەری بووە لە لیژنەی یاسایی کۆمەڵی ئیسلامی لەو ڕۆوە هەنگاوی دروستی ناوە و من پێم وایە فراکسیۆنێکیش بووە فراکسیۆنەکەی کۆمەڵ لە بەغدا فراکسیۆنێک بووە یەک بەردەوام ڕای گشتی ئاگادار کردوتەوە لە جوڵە لە تەحرکات و جوڵەکانی خۆیان و هەمیشە لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە خەت بوون و ڕاستیەکانیان بە خەڵکی هەرێمی کوردستان و تووە جا ئەم ڕاستیانە ڕاستی تاڵ بوو بن یا ڕاستی شیری ڕاستگۆیانە لەگەڵ خەڵک مامەڵەیان کردووە من ئەگەر یارمەتیم بدەی ئێمە یەکێ لەو دروشمانەی لە سیاسەتدا بەرزمان کردوتەوە ڕاستگۆییە لە سیاسەتکردندا ئەمە لە نوێنەرەکانمان لە حکوومەتدا زۆر ڕۆشن دیارە ئەمە لە نوێنەرەکانمان لە پەرلەمانی کوردستان زۆر بە ڕۆشنی دیارە ئەوە لە نوێنەرەکانمان لە پەرلەمانی عێراق لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر بە ڕۆشنی دیارە کە کۆمەڵ ڕاستگۆیانە لەگەڵ خەڵک و میلەتی خۆی مامەڵەی کردووە. مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتە لە ماوەی 4 ساڵی ڕابردووە مامۆستا ئەحمەد جەنابەت لە بەغدا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دیارە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش بوویت چۆن سیاسەتی کۆمەڵی ئیسلامیتان لە بەغدا پەیڕەو کردووە یا باشتر وایە بڵێم سیاسەتی کۆمەڵی ئیسلامی لە ماوەی 4 ساڵی ڕابردوو لە بەغدا کە زۆرترین تێگیرانی نێوان هەرێم و بەغدا لەم 2-3 ساڵی ڕابردووە بووە ئێوە چۆن سیاسەتی کۆمەڵتان لەوێ جێبەجێ کردووە؟ ئێمە لەگەڵ پەرلەمانە یاخود لەگەڵ ئیشی پەرلەمانیە دوو جۆر ئیشمان هەبوو لە پەرلەمانە یەکەمیان بریتە لەو یاسادانان کە تەوسیفی وەزیفی پەرلەمانەکەی بریتە لە یاسادانان دوایی چاودێری دەسەڵاتی تەنفیزی کەواتە لەم دوو پرەنسیپا یا لەم دوو ئیشا ئەتوانی سیاسەتی حیزبەکەت بەرجەستە بکەیت لە ڕووی ئەو یاسایانەی کەوا دەرئەکرێن تا چه ئەندازەیەک پێچوانەیە لەگەڵ ئەو سیاسەتەی ئەو حیزبەدای ڕێژاوە کۆمەڵی ئیسلامی لەسەر ئەساسی کۆمەڵێک پرەنسیپ ئێمەی دەستکراوە کردبوو لەوەی لە چوارچێوەی ئەم پرەنسیپانە مامەڵە لەگەڵ هەر قەزەیەک بکەن کە دێتە بەردەستان پرەنسیپی یەکەمیان بریتی بوو لە ئازادی سیاسی ئازادی سیاسی لەژێر ئەم فەقەرەیە چ مەشروعێک دەرەچێت چ مەشروعێکی قانون ئەهێنە پەرلەمانەوە ئەبێ ئازادی سیاسی لایەنەکانی بەرامبەر بپارێزێ تا ئەو شوێنەی ئەگاتە ئازادیەکانی ئێمە وەک کۆمەڵی ئیسلامی کە هێزێکی سیاسی ئیسلامین کەواتە مامەڵەکردنمان لەگەڵ سەرجەم فراکسیۆنەکانە بە شیعە بە سوننە بە کورد بە عەرەب بە یەزیدی بە سابئە بەوانی دیکە جۆرێک بووە لەوەی خوێندنەوەی مافی بەرامبەر بۆیە هەر پرۆژە یاسایەک هاتبێتە پەرلەمان و ئێمە لەسەر ئەم ئەساسە مامەڵەمان لەگەڵا کردو مەبدەئی دووەم یا پرەنسیپی دووەم بریتی بۆ لەوەی کەوا ئێمە شەفافین لە مامەڵەکردنمان لەگەڵ ئەو پرۆژە یاسانە یا ئەو متابعەی کە لەسەر حکوومەت کردومانە هەرچی بەیانات و داتا ماوەرگرتووە هەرگیز کۆمەڵی ئیسلامی ڕێگری لەوە نەکردوین کە ئەو داتا و بەیاناتانە ئاشکرا بکەین لە کەناڵە ڕاگەیاندنەکان باسییان لێوە بکەین زۆر بە ئاشکرا باسی گرفتەکانی نێوان هەرێم و بەغدا بکەین کە ئەوە زۆر جار هەندێک لە هێزی سیاسی باسییان لەوە کرد کە نابێ بە ڕەخنە لە هەرێمی کوردستان بگیرێ لە بەغدا کە ئەمە کەیل بمکیالەینە دوو جۆر پێوانەیە بۆیە ئێمە کاتێک کە کەسێکی کورد گەندەڵیەکی لێ دەرەکەوت زۆر ئاسایی تر بوو لای ئێمە یا زۆر ساناتر بوو لای ئێمە کە بەرەنگاری ببینەوە چۆن بەرەنگاری کەسێکی دیکە ببینەوە لە نەتەوەی عەرەب بێ کاتێک کەسێک لە سوننە گەندەڵیەکی لێ دەرەکەو زۆر ئاسان بوو لەوەی کەوا ڕەخنەی لێ بگرین هەڵوێستی لێ وەرگین چۆن لە ڕەخنێک لە کەسێکەگرین کە مەزهبەکەی شیعەیە بۆیە ئەم پرەنسیپی شەفافیەتە جۆرێک لە فراوانیدا بوو بە ئێمە کە دش بە هەموو گەندەڵکارێک بین بە تایبەتی ئەو ڕێچکەتیان شکاند کە لە بەغداشەوە ڕەخنە لە دەسەڵاتدارانی هەرێم بگرن بە دڵنیاییوە لەوەیە چێ زۆر ڕەخنەمان هاتوێتە سەر لەلایەن هەندێک هێزی سیاسیەوە کە ئێمە بۆ لە بەغدا ڕەخنە لە هەرێمی کوردستان نەگرین ئێمە قەناعەتمان بەوە نەبوو بە پەردەپۆشی گەندەڵی و کەم و کوڕیەکانی هەرێمی کوردستان بکەین و قەناعەتیشمان بەوە نەبوو کەوە
جۆرێک لە فەزڵی هەرێمی کوردستان بدەینە سەر بەغدا یا فەزڵی بەغدا بدەینە سەر هەرێمی کوردستان. هەموو پرەنسیپێک لای ئێمە شتێکی تایبەتی خۆی هەیە کە باسمان لە شەفافیت ئەکرد ئەو داتا و بەیاناتانەی کە باسمانە کرد. اینجا داتا و بەیانات لە نەوت تابوایە، لە قەرز بواە، لە ئیرادات تابوایە، لە نەفەقات تابوایە، بە بەرژەوەندی هەرێمی کوردستان بێ باسمان کردووە، بە زەرەری هەرێمی کوردستان بێ باسمان کردووە، چونکە ئەوە داتا بێلایەنە لای ئێمە. پرەنسیپی شەفافیت ئەوە ئەخوازێ کە هەموو داتایەک وەک خۆی بگاتە شوێنی خۆی. پرەنسیپی سێم بریتی بوو لە عەدالەت. عەدالەت ئەوە خوازێ لە ئێمە کاتێک کەسێک کە دێتە بەردەم پەرلەمان لێپرسینەوەی لێەکەن، ئێستیجوابیەکەن بە معناکەی دیکە، هەر ئاین و ئاینزایەکە، هەر نەتەوەیەکە، هەر کەسێک هەیە نزیکە لە حیزبەکەی ئێمە یا دوورە لە حیزبەکەی ئێمە لەسەر ئەساسی معتەیاتی ئەو بابەتە تا چه ئەندازەیە ئەگەم کەسە لە گەندەڵی وە گلاوە ئاوا مامەڵەی لەگەڵاپی. بۆیە ئەبینین مەسەن لە وەزیری دارایی کە مەلەفەکان هێنایە پەرلەمانەوە زۆر بەڕاشکا و زۆر بە ئاشکرا و حەزمان کرد ئەو لایەنە سیاسی کە وەزیرەکە ئایدی ئەوە زۆر بە ئاشکرا پێم ماوتن ئێمە دژی وەزیرەکەتان ئەوەستینەوە چکە گەندەڵی لێ دەرکەوتووە. وەزیرەکەتان گەندەڵی لێ دەرکەوتووە بۆ ئێمە متمانی لێسەنین. ئەوتان کاریگەری لەسەر سیاسەتی بین نێوان دوو حزبەکە نەبوواتە هەم حزبی خۆتان هەم حزبی ئەوان. ئێمە لەبەرەوەی کۆمەڵی ئیسلامی دەستکراوەی کردبووین ئێمە ممارەسەی ئەو سیاسەتەمانە کرد کە کۆمەڵ دایڕێژا بوو. کۆمەڵ ئەوەی دەزانی کە لەوانەیە ئەوە بێتە هۆی دابڕانی یا گرفت دروست بوون لە بینی حیزبەکەی ئێمە لەگەڵ حیزبی وەزیر و ئەوەش ڕووی دا. بەڵام دوجار پرەنسیپەکەمان جێبەجێ کرد. پرەنسیپی چوارەم کە بریتی بوو لە ڕەفاهیەتی اقتصادی، ئێمە لەوەتی لە پەرلەمانی بەغداین بە ماوەی ئەو 4 ساڵە کە بەشداریمان لە پشکی هەرێمی کوردستان ناکردووە لەوانەیە بە حکمی پۆستەکەی من کە بڕیاردەری لیژنەی داراییە زۆرترین کاریگەریمان هەبووە لەسەر ئەو بابەتە و لە دوجار لە مانگی 11ەوە ئێمە داکۆکی و شەو و ڕۆژمان خستبە سەر یەک بۆ ئەوەی بتوانین موچە بۆ هەرێمی کوردستان دابین بکەین و بێ سڵەمینەوە لەوەی کەوا نەتایجی چۆنە. چونکە ئێمە پێمان وا بوو ئەبێ پارە بگاتە هەرێمی کوردستان، ئالیەتەکەی چۆنە بەدوایە ئاگەڕاین. بۆ نمونە عەبادی کاتێک ئەیود من پارە نێرم بۆ هەرێم نایدەمە حکوومەتی هەرێم، ئێمە پێشنیارمانە کرد بەڵەبی دەرە وەزارەتەکان. ئیشکالیەتیشمان لا نەبوو، حکوومەت ڕازیە، هاتین تەفاوزیشمان لەگەڵ حکوومەتی هەرێما کرد و قەناعەتیشمان پێکردن زەرورە لە مەرحەلەیە پارە بگاتە هەرێمی کوردستان. ئینجا بۆ دوو وەزارەت دێ دەستخۆشیمانە کرد، بۆ هەموو وەزارەتەکان دێ هەر دەستخۆشیمانە کرد، بەڵام تەنها لە ئالیەتەکەی گرفتمان هەبوو کە عەبادی نابێ پارەیەک بدا کە نەگاتە دەستی ئەمین. خۆی گشتی بە نیشتیمانیکردنی دامەزراوەکان یا بە دامەزراوەکردنی دەستگا حکوومیەکان بە گشتی لە هەرێمی کوردستاندا کۆمەڵی ئیسلامی چۆن سیاسەتی بوو بۆ ئەمە بە تایبەتی ئەوە دیارە جیاواز لە پەرلەمانتار وەزیرتان هەبوو، بەڕێوەبەری گشتیتان هەبوو، مدیر ناحیەتان هەیە، قایمقامیەتان هەیە کە هەموو ئەمانە دیارە لەناو دەستگا حکوومیەکانە کار دەکەن. چۆن سیاست دەکەن؟ وایە ئەمە ئامانجتان سیاسەتێکی تایبەتی کۆمەڵە یا سیاسەتی کۆمەڵیش بە دامەزراوەکردنی ئەم دەستگایانەیە؟ تۆ خۆت ینی باشە زانی کە هەرێمی کوردستان لە 27 ساڵی ڕابردوودا بەم 4 ساڵەشەوە کە لە یەکێ لە خراپترین قۆناغەکانی حکومڕانی بوو لە هەرێمی کوردستان. لە هەرێمی کوردستان حزب لە شوێنی هەموو جونگەکان بوو، حزب لە شوێنی پەرلەمان بووە، حزب لە شوێنی حکوومەت بووە، حزب لە هەموو مؤسساتەکان مەوجود بووە، حزب هەیمەنەی بەسەر کۆی مؤسساتەکانی هەرێمی کوردستان هەبووە و ئەوەندەی کە مؤسساتی هەرێمی کوردستان هەوڵدراوە بە حزبی بکرێەوە ئینتیمان بۆ حزب بێ، هێندە هەوڵ نەدراوە کە ئەم دامەزراوانە دامەزراوەی نیشتیمانی بن و ئینتیمان بۆ نیشتیمان حزب دەسەڵاتەیە بە گشتی حزبەکان. بە تاکید ئەو دوو حزبە خۆ ئێمە ڕاستیەک هەیە تەمان هەمیشە وتومانە حکومڕانەکان حکومڕان لە هەرێمی کوردستان پارتی و یەکێتی بوون زۆر بەڕاشکاوی
پارتی و یەکێتی حکومڕانی هەرێمی کوردستانیان کردووە و ئەوان هەیمەنەی حزبیان بەسەر کۆی دامەزراوەکانی هەرێمی کوردستاندا سەپاندووە و ئەوان ئینتیمای دامەزراوەکانیان هەندەی بۆ حزب کردووە هەندە نیان کردوتە ئینتیمایەکی نیشتیمانی نەتەوەیی ئینتیمایەک بۆ ئەم خاک و ئەم وڵاتە و بۆ ئەم بوقعەی کە هەرێمی کوردستانە ڕاستیدا کاری ئێمە لە پێناوی ئەوە بۆ ئەم دامەزراوانەیەک هەیمەنە و هەیبەتیان بۆ بگەڕێتەوە کۆی لە نمونی پەرلەمانی کوردستان باسم کردووە لە کۆی یەکێ لە بەردەوام تەمەنەگەنێمە حتا بگەڕینەوە سەر پاکێجەکانی ئەو قۆناغی ئۆپۆزیسیۆن و دواتریش کە بەشداریمان کرد ئێمە پێمان وا بووە دەستەڵاتی قەزایی لە هەرێمی کوردستان ڕۆڵی خۆی نابینێ و نەهێڵدراوە ڕۆڵی خۆی بینێ و زۆر جارە و دەستەڵاتە بچوو کراوەتەوە لە بەرامبەر حکوومەتدا و لە بەرامبەر ئەچیزەی تەنفیزی لە هەرێمی کوردستاندا پەرلەمانی کوردستان بچوو کراوەتەوە لە بەرامبەر حکوومەت و حکوومەت بچوو کراوەتەوە لە بەرامبەر حزب ئێمە کارمان لە پێناوی ئەوە کردو ئەم دامەزراوانە بکرێنە دامەزراوەی نیشتیمانی هەتا هێزی پێشمەرگە یەک بخرێتەوە و ببێتە هێزێکی نیشتیمانی مسلح کە بتوانێت بەرگری لە خاک و بەرگری لە هەرێمی کوردستان بکات ئێمە ویستومانە کە مؤسساتەکانی تری حکوومەت یا بڵین دامەزراوەکانی تری حکوومەت کۆی ئەم دامەزراوانە ببن بە دامەزراوەی ڕاستەقینەی حکومی لە پەرلەمانەوە چۆن کارتان بۆ کرد لە وەزیرەکانتان لە وەزارەت و لە مدیر ناحیە و قایمقام بەڕێوەبەری گشتیەکانتان چۆن سیاستتان ئاڕاستە کردوون لەوەی کە بە دامەزراوەیی بکەن ئەو دەستگایانی کەوانی تایە وڵای ئێمە لەوێوە دەستمان پێکرد پێم وایە کۆمەڵی ئیسلامی کەمترین تەدەخولی بووە بۆ فراکسیۆنەکانی بۆ وەزیرەکانی بۆ ئەوانش کە لە حکوومەتە خۆجێیەکان بەشدارن وەک نوێنەری کۆمەڵی ئیسلامی ئەمە یەک دوو لەوەوە ئێمە بیانی سیاسەتی خۆمانمان تەبەنی کرد کە وەکو هێزەکانی ترمان نەکرد وەکو زۆر جار بەڕێزمان سالی باپیرەمیری کۆمەڵی ئیسلامی توێتی ئێمە مەساحەیەکی فراوانمان داوەتە پەرلەمانتارەکانمان فراکسیۆنەکانمان وەزیرەکانمان کە کاری لەسەر بکەن و ئێمە لەو ڕووە دەستمان نەبەستن و ئێمە لەو ڕووە کارمان کرد کە حەقیقەت نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی جارێگە لە پەرلەمانی کوردستان قسە بکەین لە پەرلەمانی کوردستان نوێنەرەکانی کۆمەڵ کاریان کرد هەموو ئەو پرۆژانی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی تەقدیمی کردووە و هەموو ئەو گفتوگویانش کە ئەوان تێیدا بوونە لە بەرگریکردن بەرگریان بۆ لەوەی کە من حەزەکەمەوە خۆیان قسە بکەن ینی تۆ خۆیان مەسەلەن بدوێنی لەو ڕۆوە کە ئەوان ئیشیان کردو بۆی دامەزراوەکان یان با بڵین ئەوەی بزەبت پرسیارەکەی تۆ بە نیشتیمانیکردنی ئەو دامەزراوانە کە ئینتیمایان بۆ نیشتیمان بێەوە هاوڵاتی سنتەر بێت تێیدا لە حکوومەتیشدا نوێنەرەکانی کۆمەڵ لەسەر ئاستی وەزیر تا ئەو ڕۆژەی بەشدار بووینەوە لە حکوومەتە خۆجێیەکانیش زۆر دیارە ئەوان کاریان کردووە بۆ بەرژەوەندی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە من پێم وایە ئەمە ینی بناغی حکومڕانیەکی ڕەشیدە کە تۆ خەڵک و هاوڵاتی و هاونیشتیمانی بکەی بە سنتەر نەک حزب و خزم بکەی بە سنتەر بۆ کارەکان. سەر زۆر سپاس بەوە دەرفەتە لێو دەست پێەکەم جەنابەت دیارە وەزیر بووی لەسەر پشکی کۆمەڵی ئیسلامی لە ناو حکوومەتدا سیاسەتی کۆمەڵی ئیسلامی لە تۆ بۆ حکوومەت چۆن بوو چۆن جێبەجێ دەکرد تا چەندە سیاسەتەکەت لە کاروباری ڕۆژانەتدا لە ئیدارەتدا جێبەجێکردنی سیاسەتی کۆمەڵی ئیسلامی بوو خۆی گەر باسی پەیوەندیە سیاسیەکانی و علاقاتی دیپلۆماسی حکوومەتی هەرێم بکەین لەگەڵ وڵاتان لەسەر بنچینەی حیزبایەتی و زاری وە هەبووە لەسەر بنچینەی بەرژەوەندی شەخصەکان بووە بەداخۆ کە دەبوو ینی وەکو مؤسسەیە کە نوێنەرایەتی هەموو هەرێمی کوردستان دەکا هەموو کورد دەکا نەک هەر بەڕای من بۆ هەرێمی کوردستان بەڵکو بۆ کورد بەگشتی ینی دەبوو نوێنەرایەتی بکا کە ئەوە لێ بخوێنرێتەوە کە ئەم حکوومەتەیە ئەم مؤسسەیان ئەم وەفدا نوێنەرایەتی گشت کورد دەکات لە هەموو پارچەکانی کوردستان بەڵام بەداخەوە لەسەر ئەساسی حزبی بووە ئەمەش زۆر بەزەقی لە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەند ڕەنجی داوەتەوە لایەک لەگەڵ برادرانی شیعە پەیوەندیەکانی پتەو بوو لایەشکە لەگەڵ برادرانی سونە پەیوەندیەکانی پتەو بووە و لەگەڵ وڵاتانی دەوروبەرمان حزبێک لەگەڵ
کۆماری ئیسلامی ئێران پەیوەندی پتە بووە ئەویتر لەگەڵ کۆماری تورکیا پەیوەندی پتە بووە و ئەمە وای کردو بەڕاستی زیانی گەورە لە کوردراوە لە بەرژەوەندەکانی کوردراوە و بۆ وڵاتانی تریش بە هەمان شێوە بەڵام ئێمە سوپاس بۆ خوا کە بینی وەکو مؤسسەیەک وەکو وەزارەتی کشت و کاسۆ چاوەکانی ئاو کە نوێنەرایەتی هەرێمی کوردستانمان کرد بێ لە چ لەگەڵ حکومەتی ناوەند چی لەگەڵ وڵاتانی دراوسێمان چی لەگەڵ وڵاتانی تر کە سەردانمان کردبن ئێمە وەک مؤسسەیەک کە نوێنەرایەتی هەموو کوردەکە و شکۆی کورد و شخصیەتی کوردیشمان پاراستووە ئەم نەگەنی منێشی بێنمەوە لە دەروی وڵات نەکرد لێرە ئەمە لە سەرداندا بۆ کۆماری چی کە وەفدێکی فەرمی بووین لەلایەن وەزارەتی کشت و کاڵی کۆماری چیکەوە بانکێش کرابووین کۆبوونەوەکەمان سەعات دەبوو لە وەزارەتی کشت و کاڵی کۆماری چیک بەڵام ئەو کات بەڕێز وەزیری کشت و کاڵی چیک ئامادە نەبوو جێگرەکەی لەوێ بوو بە شێوەکو شێوەشی پرۆتۆکۆلیش دەبوو ئەو ئامادە بێ بانکێشەکە لەسەر کۆبوونەوەکەمان لەسەر ئەساسە بووە ئەمەش گوتم ئێمە کۆبوونەوە ناکەین هەرچەند هەندێک لە بەڕێوەبەرە گشتەکان کە لەگەڵمدا بوون زۆر داکۆچیان گوتیان جوان ناکەوێ و اینجا من لە کوردستان ڕاهاتوینی پێویستمان بەوانە و گوتم نەخێر من نوێنەرایەتی میلەتێک دەکەم مادام شتێکی پرۆتۆکۆلی دەبێ وەکو خۆی بێ هەرچەند جێگیری وەزیری کشت و کاڵی چیک گوتی شەو کێشێک پەیدا بوو وەزیرێک دەست لێ کات کێشاوەتەوە سەرۆک وەزیران هەمووی بان کردن خەریکی ئەو ڕاوێژەن گوتم بە هەر حاڵ دەبوو بە ئێمە گوتبایە کە ئەو ئامادە نابێ ئاساییە ئێمە ئەو کێشەیمان نییە کە بڵێن ئێمە لەگەڵ وەزیر نەبێ دانانیشین لەگەڵ بەڕێوەبەرێکی گشتی دادەنیشین بەس پێویستە وەکو شتێکی پرۆتۆکۆلی پێشەمە بیزانن کە چۆنە دیار بوو تەلەفۆنیان کرد و پەیوەندیان پێوە کرد هەمووی چارێک بیست دقەی برد هات و عوزریشی هێنایەوە و ئێمە کۆبوونەوەکەمان دەست پێ کرد بەبەست لێرەدا کاتێک کە نوێنەرایەتی میلەتێک دەکەی جیاواز لەوەی کە تو خۆت وەکو شخصی خۆت یا وەکو حیزبەکەی خۆت دەچی تەعامل دەکەی بەداخەوە ئەوەی لە کوردستان بووە زیاتر مامەڵەکە مامەڵەیەکی حیزبی بووە زیاتر مامەڵەیەکی شخصی بووە ئەمە لەگەڵ عێراق لەگەڵ کۆماری تورکیا لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ئێمە چەند جار بۆ بەرگریکردن لە جوتیاری هەژاری خۆمان لە بەرهەمهێنی کشت و کاڵی خۆمان لە کۆمپانیەکانی کشت و کاڵی بەگشتی ئێمە زۆر جار تووشی کێشە بووینە و هیچ باکشم نەبووە یعنی حتا جاری وها بە گوتیانە کاکە بەم شێوازەیان ئەتو سمێنێکە هاتوچێ دەرەوە دەبێت ئەتو ئەخر وڵاتانە ینی حسابات دەکەن دواتر گوتم هیچم نییە لە دەرەوە چۆن کاوسەرە نەگەر زیاتر ڕوونی بکەیتەوە بۆی کە بینەرانیش تێ بگەن لەوەی کە یعنی ڕەنگە پەیوەندی خۆت لەگەڵ لایەنێک لەگەڵ شخصێک لەگەڵ وڵاتێک تێکدا بێت لە پێناو بەرژەوەندی جوتیارەکەی خۆت ئەمە پێم وایە کاجەلال ئەگەر ئەتو پەیوەندەکانت لەسەر بینا لەسەر بەرژەوەندی میلەتەکەت بێ ئەم دڵنیام لە کۆتاییدا ئەو وڵاتەش ڕێز لە بڕیارەکەت و لە هەڵوەسەکەت دەگرێ لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران سێوی خراپیان دێنا سێوی سوور گەنی بوو ناوەکەی قاوەی بوو تێکچوو بوو ئەمە قەدەغەم کرد هەرچەند یانی بەڕاستی من حتا گەر بە وەفدێکی فەرمی داوەتیان کردین چوین ئێمن ئەو کاتە جێگیری سەرۆک کۆماری ئیسلامی ئێرانیشمان بینی ئەو بزانێت چەند داکۆشی لە مافی گەلی خۆی دەکات لە بەرهەمی خۆی دەکات ئەو باسی سێوی سووری ئێرانی کرد بێ قەزاوی ئەوانە ئێمە پێیان شەرمە باسی بەرژەوەندی تاکەکانی خۆمان بکەین لە وڵاتان گوتم لەبەرەوەی کە سێوی خراپتان ناردوو بێ قەدەغەمان کردووە سێوی باش نێرین بەسەر چاو ڕێگام نەدا لەگەڵ تورکیا نزیکەی 2 مانگ تا 3 مانگ ئێمە مریشک و بەرهەمەکانی مریشکی تورکیمان قەدەغا کرد لە هەمان کاتا فشارێکی زۆر لەسەرت هەبوو فشارێکی زۆریش هەبوو تەبان ینی بەڕێز سەرۆکی حکوومەت پەیوەندی پێوە کردم گوتی 3 جار ئەو کاتەی ئەحمەد داود ئۆغڵی هەرما بوو گوتی 3 جار ڕەزەت تەیب ئەردۆگان و ئەحمەد داود ئۆغڵ پەیوەندیان پێوە کردم گوتیانە ئێوە چیە فڵان کەس ڕێگای گرتووە و کێشەی دروست کردو ئەوانە و گوتم هیچ کێشەم دروست نەکردو ئێمە یەکەم نەخۆشی پەیدا بوو لەوێ دوو ئێمە بازمان داناوە دەڵێن باز نادەن ناگەڕێن بێنن دوایی تەبان ئەوە بوو کە کۆبوونەوەیەک بوو تەبان داوەتیشان کردین چوین ڕێککەوتین لەگەڵیان کە دەبێت بازیش بدەن و مریشکی نەخۆشی بێمە قبولمان نییە لەگەڵ عێراق بەرهەمەکانی ئێمە منع کرد یەک جوتیارانی ئێمە بەشێکی بە تایبەتی مریشک و بەرهەمەکانی مریشک ئەمەش بەڕاستی هەرچی بەرهەمی کشت و کاڵیە هەرێمی کوردستان کە لە دەرەوە دەبووە عێراق ئێمەش قەدەغەمان کرد مەبەستم ئەوەیە دواییش تەمەن ڕێزیشیان گرتین و ئەوانش قبولیان کرد کە بەرهەمەکانی بچن بۆ
پارێزگەکانی ناوەڕاست و خواری عێراق ئێمە شتەکەمان کردەوە. بەس کاجە لە پێم وایە هەر کاتێکە تو هەڵوێستەکانت بریارەکانت ئەگەر لە بەرژەوەندی گشتی بێ بڕوا بکە هەموو وڵاتێک ڕێزی دەگرێت. بەس ئەگەر بوو بەرژەوەندی حزبێکی کە هەیە بۆچوونی جیاوازە و کاتی ڕێز لە بڕیارەکەت و ناگرێت لە بەرەوەی کە ئەو حزبەی تر دەرگای بۆ دەکاتەوە وری بۆ دەکات و بۆ هەموو شتەکانیەوە ئەگەر شخصی بێ بە هەمان شێوە تەمام شخصەکەی قەنەعات پێ دەکەن و مەسەلەن زاری چەور دەکەن وازە داواکاریەکانی میلەتەکەی دێنێ. شتت خراوەتە بەردەست ئەوەی کە ینی بەجۆر لە جۆرەکان زمانە چاورکەن یان بێدەنگتکەن لە ئاست ئەو داخوازی کە خۆت هەبوو لە بەروی لە بەرژەوەندی جوتیار و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوو. ئەوە ڕاستە و خۆ مەسەلەن بڵێن باسی پارەکرابێ یا باسی هێندە ئیمتیازکرابێ نا بەڵام ینی بە شێوازی تر مەسەلەن بە شێوازی بانکێشکردن و مەسەلەن خزمەتکردن و اینجا زۆر ڕێزگرتن و بەز ناوخۆمان ئابووە لە ناوخۆمان ینی ناوخۆمان بووە مەسەلەن دەبینی نەیزانی وازانی ئێمە ژۆک و خەڵکی تر ئاتیادی بەرتیل قبول دەکەین ئاتیادی مەسەلەن بەوەی کە شتێک هاوکاری من یا حزبەکەم کە زاری وایە من کار ئاسانی بۆ دەکەم و ئەو شتێک کە بەلامانەوە قەدەغەیە یا بە بەرژەوەندی نازانین بهێنێت هەرێمی کوردستان ڕێگەی پێ دەدەین ئەمە بۆ بەڕاستی مەسەلەن جارێکیان برادەرێک هات باسی ئەو کاتی باسی جوچکە یەک ڕۆژی دەکرا کە لە ئێرانەوە بێ تەمان ئەگەر ڕێگەی پێ بدەیت قازانجی زۆرە ینی بە $1,000,000 قازانج دەکات. ئێمەش دەبەرێت کە ئێمە چەند مەفقەسمان هەیە لە هەرێمی کوردستان ئەگەر ئێمە ڕێگەی بەوە بدەین کە لە ئێران یان لە تووشە لە وڵاتانی ترەوە بێ ئەو مەفقەسانی خۆمان ئەو کارگانی خۆمان دەبێت داخین ئینجا دەزانین چەند خەڵک ئیش لەسەر لەو مەفقەسانە ئیش دەکات دەزانیم لەو کاتێ دەمە هۆی هۆکاری ئەوەی کە چەند خانەوادە تەدمیر بێ و ژیانی نەمێنێ گوتم ڕێگە نادەم حتا گوتی ئێمە لەگەڵ هێندێک مامەستا و برادرانی خۆتان باسمان کردووە کە ئێمە ئامادەیمان هەیە هاوکاری حزب دەکەین لە حەقەمەژی وڵا کاکە و پەیوەندی بە فڵان کەسەوە هەیە خۆی وتم کاچم با جۆ لێ وەکتی سێ وتم ئەم حزبەی من ئەگەر بۆی کە ئەم میلەت و خەڵکی من زەرەر بکاو ئەو خانەوادانە بێنان و ئاو بن و نانیان ببڕێ لەسەر ئەساسێکی حزبەکەم قازاز بکە حزبەکەم بارەگە دایخە یەک نەفرەکانی بمرێ موافقەت بۆ ناکەم خۆ ئاگادارت بێ چونکە هیچ من بەڕاستی هیچ بەرژەوەندێکی تایبەتی نییە لە مۆزوعی کە من بڕیارمدا کە بەرژەوەندی تایبەتی خۆم نییە بەرژەوەندی شخصی خۆمانمان نییە ئەمن و هاوکارەکانیشم ئەو کاتێ زۆر ئاسانە بڕیار بدەیت کە چی لە قازانجی ئەمیلەتی ئەو کاتەی ئەو دەبێت بە بڕیار. زۆر باشە ئەمەی کە تۆ نەتەکرد سیاسەتی حزب یا پەروەردەی حزب یان ئەو منهجەیە کە تۆ لە کۆمەڵی ئیسلامیەوە وەرگرتووە پیادەشی دەکەی لەو شوێنانی کە دوجار هەموو حزبێک کار دەکات بۆی کە بگاتە حکومڕانی و لەوێ ئامانج و سیاست و مەنهجەکەی پێڕۆ بکات. خۆی ئەوە یەکێکە لە ئامانجەکانی حزب کە دەیەوێت خزمەت بەم خەڵکە بکە کێشەکانی خەڵک چارەسەر بێ و خەڵک خۆشبەخت و بەختەوەر بێ ئەسڵ نەکات حزب هەر ئیسلام بۆ هاتووە کە خەڵک قازانج بکە یەکێک هەر سەرەتایی ترین شتت لە مەقاصدی شەرعی بریتە چێ تحقیق و مەسلحەت العیباد یعنی بەجێهێنانی بەرژەوەندیەکانی بەندەکانی خوا جەناش فەرمێ بە موسڵمانان بڕواداران دەفەرمێ بەندەکان یعنی موسڵمان و غێری موسڵمان کاتێک کە دوو دەسەڵاتت هەبێ کاتێک سێکتەرێک بەدەست بێ پێویستە بەڕاستی بەرژەوەندی ئەو تاکە هەر کەسێکە هەر قەنەعەتێکی هەیە هەر بیر و باوەڕێکی هەیە پێویستە بزانین لە بەرژەوەندیەکانی چییە و بە بەچی بەختەوەر دەبێ بەچی سەرفراز دەبێ ئەمەی بۆ بکەین. ئێمە لەو ڕۆژەوە بەڕاستی حزب نەکات دەستی کردوینەوە هەر پشتیوان بۆ پشتگیریش بووە و بێشێک لە هۆکارەکانی کە ئەگەر ئێمە توانیمان کاری کرد بەڕاستی پشتیوانی پشتگیری حزب و ئەندامان بووە. زۆر باشە لە دۆسی سەرۆکایەتی هەرێم سیاسەتی کۆمەڵی ئیسلامی چۆن بوو چونکە ناچمە سەر وردەکاریە و دەنگویانەی کە دەوترا هەر پێنج لایەنەکە ڕازی بوون بۆی کە کۆبوونەوەی پەرلەمان دوا بکەوێت بەڵام بەگشتی ئێوە تێڕوانین و سیاستتان بۆ دۆسی سەرۆکایەتی هەرێم چۆن بوو کە بەو شێوازە دیارە ڕەنگە دۆسی سەرۆکایەتی هەرێم سەرەتایەک بێ بۆ
دوو بەشکردنی هەموو هێزە سیاسیەکان لە ئێمە زۆر بەڕوونی یعنی ئەو ڕۆژەی کە ئێمە پرسی سەرۆکایەتی هەرێمان وەک پرسێکی یاسایی مامەڵە لەگەڵ کرد و دوورمان کردەوە لەوەی کە ئەم پرسە ینی وەکو پرسێکی وەکو پرسی کەسێک مامەڵی لەگەڵ بکەین یا وەکو پرسی حزبێک مامەڵی لەگەڵ بکەین لە ڕاستیدا ئێمە پێمان وە بۆ پرسی سەرۆکایەتی هەرێم لە دووشت تێناپەڕێ یەکیان پەیوەست بوو بە کۆتایی هاتنی ویلایەتی سەرۆکی هەرێمەوە کە ئێمە بۆ ئەوە زۆر بەڕاشکایی وتمان ویلایەتی سەرۆکی هەرێم کۆتایی هاتووە و پێویستە پەرلەمانی کوردستان لەو ڕۆوە هەنگاوی خۆی بنێوە ڕێو شوێنی یاسایی بگرێتە بەر دوو پەیوەست بوو بە یاسای سەرۆکایەتی هەرێم ئێمە لەوەدا ینی لەوەش بەڕاشکاوی هەڵوێستی خۆمانەوە ئەوەی پێیوەستە بە یاساکە پێمان وە بۆ ئەم یاسایە بێ هەموار بکرێتەوە و کار بۆ ئەوە بکەین کە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان ببێتە سیستەمێکی پەرلەمانی کە کۆی دامەزراوەکان لە ناویشیدا سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت هەمویان لە بەرامبەر پەرلەمانی کوردستاندا بەرپرسیار بن و پەرلەمانی کوردستان بتوانێت لێپرسینەوە لەگەڵ باڵاترین و ینی لەگەڵ ئەوەی کە لە هەڕەمی دەستەڵاتی تەنفیزیدا بتوانێت پەرلەمانی کوردستان بتوانێت لێپرسینەوەی لەگەڵ بکە ئێمە لەو ڕۆوە هەموو جوهد و هەوڵێکمان حتا لەگەڵ ئەو لایەنانەش کە هاو هەڵوێست بووین لەگەڵیان وەک ئێمە بیریانە کردەوە کارمان بۆ ئەو بوو کە یاسای سەرۆکایەتی هەرێم هەموارکەین لە پێناوی ئەوەی ئەمە بکەین بە ینی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان بکەین بە سیستەمێکی پەرلەمانی کە حقیقەت ئەو پەرلەمانی کە نوێنەری خەڵکی تێدایەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەنجی بۆدەن ڕۆڵی ڕاستەقینەی خۆی ببینێ لە سوێ ڕۆوە لەو ڕۆوە کە ئەرچی یاسا دەرکردنە و ئەرچی چاودێریکردنە و ئەرچی لێپرسینەوەیە. بەستەر دۆسی سەرۆکایەتی هەرێم چۆنەوە هەڵوێستەتانەوە چونکە ڕەنگە بۆن منەگەر لە کۆبوونی یەکەمایەوە نەڕۆشنایە کۆبوونەوە نەدەکرا و ڕەنگە بۆن من هەردووە هەرێمی کوردستان بۆ ڕاستەیە نابوو کە پەرلەمانیش دابخرێت چۆنم سیاسەتتان کردووە هیچ بەرچاو ڕوونیتان هەبوو لەوەی کاگەر هەڵوێستەکەتان بەو شێوازە بێت لەوەی کە بەشداری و پرۆژه یاسایە بکەن و سکرتێرتان واژۆکەی نەکشێنێتەوە ڕەنگە پەرلەمان دابخرێت ڕەنگە بۆن منە ئەزیەت و ئازار بچێژن وەکو فراکسیۆن هەڕەشەتان لێ بکری ئەمەتان بە چاوی خۆتان یانی بۆ بەرچاوڕوون بوون لەو ڕۆ بەڵێ کاتێک کە پرۆژە یاسای هەمواری یاسای سەرۆکایەتی پێشکەش کرا من لە وڵاتە نەبووم لە سەفەرێک بووم بۆیان نردمتیان فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پرۆژەیەکمان ئامادە کردووە لە ڕاستیا کە سەیری پرۆژەکەم کرد و مەبدەئیتیا بوو کە قەناعەتی کۆمەڵی ئیسلامی بوو ئەویشیان هەڵبژاردننی سەرۆک لە نێو پەرلەمان و بە پەرلەمانیکردنی سیستەمی حکومڕانی وتم ئەم دوو مەبدەئە گرنگە ئەوی تریەکرێت لەگەڵ پرۆژەی لایەنەکانی تر لەسەری پێک بین ئەم پرۆژەیە بەڵێ ئەنجومەنی سیاسی پەسەندی کرد و دواییش خودی بەڕێز مامۆستا عەلی باپیرەمیری کۆمەڵی ئیسلامی پەسەندی کرد ئەو کاتە پێشکەشمان کرد و دوایەوەی کە پێشکەشمان کرد ئەو هەڕەشانە هاتە سەر پەرلەمانی کوردستان ئێمە بێمنەت بووین و جگە لە یەک پەرلەمانتارمان کە لە 23 حوزەیران بەکاری پەرلەمانی لە ئەڵمانیا بوو هەمومان بەشدار بووین و دوای ئەوەش لە 19 ئابیش بە هەمان شێوە ڕەنگە حیزب پێی وابوو بێ ئەو کۆبوونەوەیە ئەگەر ڕێکەوتنی لەسەر کرا هەموو پێوەی پابەند بن بەڵام ئێمە قەناعەتمان وابوو ئەوەی کاری پەرلەمانیە و لە توانامان دێ دەیکەین و لەکوێ گەشتینە بنبەست ئێمە مکەلەف نین بەوە ئەم پرسە کۆمەڵی ئیسلامی و فراکسیۆنەکەی یەکێک بوو لەو فراکسیۆن و هەڵوێستانەی کە وەکو خۆی هێنامان هەتا نەتیجە لە هیچ کۆناغیەکە ڕەفیقی نیوە ڕێگا نەبووین پەشیمان نەبووین لە واژۆکانمان لە قەناعەتمان بۆی سیستەمی حکومڕانی لە وڵاتە بێ بگۆڕێ ئێستاش هەمان قەناعەتمان هەیە